ناردنی هێزێکی تایبەتی ئەمریکی بۆ عێراق بەڕەتکردنەوەی لەلایەن عەبادیەوە وەڵام درایەوە و گروپە شیعەکانی عێراقیش دەڵێن ڕوبەڕووی هەر هێزێکی ئەمریکی دەبنەوە کە بێتە ناو خاکی عێراقەوە لەگەڵ زیادبوونی فشار و ڕەخنەکانی کۆماریەکان لە کۆنگرێسی ئەمریکا دژ بە باراک ئۆباما کە ئۆپراسیۆنەکان دژ بە داعش بەسستی بەڕێوە دەچن و کاریگەری ئەوتۆیان لە کەمکردنەوەی هەژمونی ئەو ڕێکخراوە نەبووە ئەمریکا بڕیاریدا هێزێکی سەربازی وشکانی تایبەت ڕەوانی عێراق بکات تا یارمەتی سوپا و هێزی پێشمەرگە بدات لە شەڕی دژ بە داعشدا وەک وەڵامدانەوەیەکیش بۆ بڕیارەکەی واشنگتن بە ناردنی ئەو هێزە حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند عێراق پێویستی بە هێزی وشکانی بیانی نییە لە ڕاگەاندراوێکدا عەبادی ئاماژەی بەوە کرد ئەنجامدانی هەر ئۆپراسیۆنێکی سەربازی یان جێگیرکردنی هەر جۆرە هێزێکی بیانی لە عێراقدا بەبێ ڕەزامەندی حکوومەت و هەماهەنگیکردن لەگەڵیدا و ڕێزگرتن لە سەروەری خاکەکەی ناکرێت لەلایەکی ترەوە گروپە شیعەکانی عێراق بە هەمان شێوە ناردنی هێزی وشکانی ئەمریکی بۆ عێراق ڕەت دەکەنەوە و جەعفەر حسێنی وتەبێژی کەتیبەکانی حیزبوڵڵا ڕایگەیاند گروپەکەی لەگەڵ هەر هێزێکی ئەمریکیدا دەجەنگێت کە لە عێراق جێگیر بکرێت هاوکات ڕێکخراوی بەدریش بە هەمان شێوە جێگیرکردنی ئەو هێزە ئەمریکی ڕەت کردوتەوە بالإمكانيات بالمقاتلين والأفراد. پێشتریش لە چەندین بۆ نەدا حکوومەتی هەرێم پێشوازی لە هەر بڕیارێکی ئەمریکی کردبوو کە بیدات بۆ ناردنی هێزی سەربازی تا لە جەنگی دژ بە داعشدا یارمەتی دەری پێشمەرگە بێت ئەوە لە کاتێکدا ئاشتۆن کارتەر وەزیری بەرگری ئەمریکا ژماری ئەو هێزە تایبەتی ئاشکرا نەکردووە بەڵام جەختی کردەوە لەو هێزەی لە سووریا جێگیریان کردووە کە ژمارەیان 50 سەربازە زیاترە کارتەر ئاشکراشی کرد ئەرکی هێزەکە بۆ ئەنجامدانی هێرش دژی داعش و ئازادکردنی بارمتەکان و دەستگیرکردنی سەرکردەکانی داعش و ئەنجامدانی ئۆپراسیۆنی یەکلایەنە لە ناوچەکەدا دەبێت لەلایەکی ترەوە جۆن کیری وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند ئەمریکا پێویستی بە ڕەزامەندی حکوومەتی عێراق هەیە بۆ ئەوەی هێز بنێرن بۆ عێراق بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش لە دوای نزیکەی 3 ساڵ لە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق باراک ئۆبامە لە مانگی ئابی ساڵی 2014دا ڕێگەیدا یەکەم هێرشی ئاسمانی لەلایەن فڕەکەکانی ئەمریکاوە دژ بە پێگەکانی داعش لە عێراقدا ئەنجام درێن دواتریش نزیکەی 3000 ڕاوێژکاری سەربازی بۆ مەشق پێکردنی سەربازەکانی سوپای عێراق و هێزەکانی پێشمەرگە هێنا عێراقەوە بۆ پێش کە رووسیا پێشتر هۆژاری دابوو لە بەرپابوونی جەنگێکی بریکاری لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوای ئەوەی ئەمریکا هێزێکی تایبەتی ڕەوانی سووریا کرد پێدەچێت بۆ عێراقیش هەمان هەڵوێستی هەبێت کاروان شێخ موحسین NR